لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق بڕیاری قەدەغەی هاتوچۆی بۆ ماوەی 2 هەفتە دەرکرد و لە ڕۆژی پێنجشەمەوە بڕیارەکان دەچنە بواری جێبەجێکردنەوە. بە پێی بڕیارەکان لە ڕۆژانی هەینی و شەمە و یەکشەمە قەدەغەی هاتوچۆی گشتی دەبێت و لە ڕۆژانی دیکە تا پێنجشەمە لە کاتژمێر 8 ئێوارە بۆ 5 بەیانی قەدەغەی هاتوچۆ دەبێت. لە کەرکووکە گەرچی ڕێژەی توشبووان بە بەراورد لە پارێزگاکانی خواروی عێراق کەمترە، بەڵام تەندروستی کەرکووک دەبێت پابەندی ڕێنمایەکانی لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عێراق بێت. ئێمە کە شانەی قەیرانەکانی بەغا لیژنەی باڵای سەحە و سەلامی پێڵێن لە بەغا ئەو هەموو بڕیارانە دەرەکە بۆ هەموو عێراق، یعنی هەموو پارێزگاکان ئەبێ پابەند بن بە ئەو بڕیارانە، چونکەمەوە بڕیارانە بەس بۆ پارێزگارێک ینی نەکراوە دەرنەچووە بۆ هەموو عێراق دەرچوە هەبێ پابەند بین بێ. جا ئێستاکە کە ڕێژەی توشبووان لە 3-4 پارێزگا زیادی کردووە، بەسەوە ڕێگرتنە ئەم بڕیارانە ڕێگرتنە بۆ ئەوەی پەتاکە نەکە زیاتر بڵاو بێتەوە بۆ پارێزگاکانی. هەر بەپێی بڕیارەکان قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان دادەخرێن و تا 8,000 بە شێوەی ئەلکترۆنی قوتابیان دەخوێنن. ئەمەش لە کاتێکدایەوە بڕیار بوو لە 20 مانگەوە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ لە عێراق دەست پێ بکەن. ئێمە بۆ مەبەستی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی نوێی ساڵ ئەمڕۆمان دیاری کردبوو لەگەڵ بەڕێبەری قوتابخانە سەرەتاییەکان و دواناوەندەکان کۆبینەوە، بەڵام ئەوەی کە ڕوویدا دوێنێکە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیارێکی دەرکرد کە بەوەی لێ چاوەڕوان بن، تعلیماتی دەرکرد لێ چاوەڕوان بن ڕوونکردنەوە دین و خەلی ئەزمە و لیژنەی سەحە و سەلامی عێراقیش بڕیاری داوە کە لە پێنجشەمی داهاتووەوە بۆ ماوەی 2 هەفتە دەوام ڕابگرێت. اینجا چۆن ئەکشکێتەوە لەسەر تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ تەعجیل ئەبێ یان ئەکرێ و چاوەڕێی وەزارەتی پەروەردەی عێراقی تعلیمات داگرێتە خوارەوە. ئێمە پێمان باش بوو تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ ئەنجام بدرێ، نمرەیەک لە نێو قوتابخانە هەبێ بۆی هەموو احتیاطێکی خۆمان وەرگرین ئەگەر وەزعی کۆرۆنا بەرەو تەسعید ڕۆی. پێمان باشە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ ئەنجام بدرێ و تاجیل نەکرێ، بەڵام ئەگە تاجیل کرێ و بمێنێتە بۆ ناخێت و کاتێتر کاریگەری خراپی لەسەر ڕۆژی قوتابخانە و قوتابیشە بێ. بڕیاری دووبارە سەپاندنەوەی قەدەغەی هاتوچۆ لە کاتێکدایە حکوومەتی عێراق ئامادەکاری بۆ گەیشتنی ڤاکسین و دابەشکردنی بەسەر پارێزگاکاندا کردووە، بەڵام بەرزبوونەوەی ئاماری توشبووانی پەتای کۆرۆنا لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق وای کردووە حکوومەت بڕیارەکە بدات و سەرجەم بازاڕ و شوێنە گشتیەکان و مزگەوت و حوسەینەکان و هۆڵ و مۆڵەکان دابخات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.